بۆ یەکەم جار پەیام بە دوواداچوون بۆ وشکبوونی غاباتی ڕانیە دەکات. ئەم غاباتە مێژوویەکی دێرینی هەیە و یەکێکە لە سیما دیارەکانی ڕانیە. لە ئێستادا لە دەواازەی غاباتەکەەوە تا کۆتایی نیشانەکانی وشکبوون بە سنەوبەرە دێرین و کەم تەمەنەکانیشەوە دەرکەوتووە. نێک سەردانی دارستانی کێوەڕۆژ و حاجی لەو سەر بەهۆی دارستانی دەستکردی بێتوێنمان کرد بە مەبەستی بەدوادچوونی هۆکاری وشکبوونی بەشێک لە درەختەکان. بەڕێوبەری کشتتوکاڵی ڕاپەڕینیش دەڵێت داوای پێکێنانی لیژنەوی باڵامان کردووە بۆ دانانی لەمپەر لە بەردەم ئەو دیاردەیەی کە سەرجەم دارستانە دەستکرد و سروشتیەکانی گرتوێتەوە. ئەوە ئێمە لەلایەن خۆمانەوە ئەو دیاردەیە کە چەند ساڵێک بوو تێبینیمان لەسەری بوو بۆمان دەرکەوت ئەو دیاردەیە وردە لە زیادبووندایە، بەڵام ئێستا ئەم حاڵەتە لە حاڵەت ترازاوە چونکە بۆتە دیاردەیەکی بەرچاو و دوای ئەوەی مەگەڕان لە زوربەی شوێنەکان ئەم دیاردەیە دەرکەوتووە تەنها لە دارستانە دەستکردەکان بەڵکو لە دارستانە سروشتیەکانی دەروبەریشمان زوربەی دار و درەختەکان ئەم ساڵ ئەم دیاردەیە لەسەردا کەوتووە. لەبەر ئەوە ئێمە بە راپۆرتێک لاەن پەیوەنددارەکانمان لێ ئاگادار کردوێتەوە بۆ ئەوەی تیمێکی باڵا پێک بهێنن لە ئاستێکی باڵادا بۆ ئەوەی پشتکنینی تاقیگەیی بۆ بکرێت. ئەگەر هۆکارەکە نەخۆشی بێت ڕوون بێتەوە، ئەگەر هۆکارەکە ژینگەیش بێ لە هەموو حاڵەتەکاندا دەبێت ئێمە بگەڕێن بە دوای چارەسەر و گەڕان بە دوای ئەو سنف و جۆرانەی کە بەرگەی ئەو ژینگەیە دەگرن. پسپۆڕێکی زانکۆش دەڵێت گۆڕانکاری کەش و هەوا لە دیارترین هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەم دیاردەیە و پێویستە بیر لە جێگرەوەی ئەو درەختانە بکرێت کە لەگەڵ کەش و هەوای ئەم دۆخەدا دەگونجێن. وشکبوونەکەی پێویستی بە توێژینەوەی ورد و زانستی، بەڵام ئەگەر شتێکی سەرعی لێ بخوێنەوەیە کە ئەتوانین بڕێ نەگەڕێتەوە بە گۆڕانی بارودۆخی کەش و هەوا، چونکە کەش و هەوا ئێستا گەرە بۆ سنۆبەری چەکەلەوە دارانی کە پێویستی بە ئاوهای سارد و شێدارە خودبەلانی کەمەوە گەر مامناوەندی بەڵام شێدارە، بەڵام ئەبینین ناوچەکە وردە بەرە و وشکبوونە چەکەم بنەوەی ئاوی ژێر زەوی و سەر زەوی چێت و جگەلەوەش ڕێژەی باران کەمی کردووە و پلەی گەرمیش لەگەڵا بەرز بۆتەوە. یعنی ئێستا بەس بە فترە وەریگرین لە ماوەی ساڵی 1990 تاوەکو 2015 لە مانگ یەک بە نمونە وەرگرین 6 شەپۆلی گەرما ڕوودا، بەڵام 5 شەپۆلی سەرما ڕوویداوە، کەواتە لە زستانیشا گەرما زیادی کردەوە نەک لە هاوینە. غاباتی ڕانیە لە ناوەڕاستی هەفتاکانی سەدەی ڕابردوودا لەسەر ڕووبەری 802 بە سنەوبەر سەوز کراوە. جگەلەوەی لە ڕووی ژینگەیەوە بایەخی گرنگی بۆ سنوورەکە هەبووە. لە هەمان کاتیشدا هاوڵاتیانی سنوورەکە پشوەکانی هەفتەی لێ بەسەر دەبەن و ناوچەیەکی دڵگیرە بۆ گەشتیاران. بە وتەی بەڕێوبەری کشتتوکاڵی ڕاپەڕینیش بێت لە ئەگەری چارەسەر نەکردنی ئەو دیاردەیە مەترسی بیابان بوون بە دوای خۆیدا دەهێنێت. ئەم غاباتە سمبولێکی دێرینی قەزای ڕانیەیە لە ئەگەری چارەسەر نەکردنی نەخۆشیەکەی خەسارەتێکی گەورەی ژینگەی بەرناوچەکە دەکەوێت. لە هەمان کاتیشدا چێوەڕەشی سەربەرز دەستە خوشکی هەمیشە سەوزی لە دەست دەدات. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕانیە.